تیپێکی تۆپی پێ یاریگەی بچووکراوەی کچانن لە شاری هەولێر پارساڵام تیپە بە ناوی یانەی چۆمان بەشداری خولی نابی فوتساڵی یانەکانی کوردستانی کرد و توانیشی پلەی دووەمی خولەکە بەدەست بێنێت لە هەمان کاتیش بەشداری خولی عێراقیان کرد و توانیان جامی یەکەم لەگەڵ یانەی نەفتی شیمال دەستە بەر بکەن تیپەکە لەلایەن مەزن محەممەدی ڕاهێنەرەوە سەرپەرشتی دەکرێت ئەوان لە ئێستادا سەرقاڵی ئامادەکارین بۆ خولێک کە لە داهاتوو لە شاری بەغدا لەلایەن ڕێکخراوێکەوە وەکو ڕێزێک بۆ کۆچی دوایی ئەستێرەکانی تۆپی پێی عێراق دەکرێتەوە ڕاهێنەری یانەکەش هۆکاری ڕێگنەکەوتنیان لەگەڵ یانەکانی کوردستان دەخاتە ڕوو ئێستاش زۆربەی یانەکانی بەغدا چاویان لەسەر ئێمەیە بتوانین کە پەلکەکەیشمان بکەن لۆیانەکانی خۆیان خۆتان دەزان ئێستاکە خولەکان لە عێراق بەرەبەتە بابرین دەست پێ دەکاتەوە یەک لەوانش بابرین خولەکانی تۆپی پێی ئافرەتان هەینی داهاتوو لە شاری بەغدا یەکێتی تۆپی پێی عێراقی موسەخەرە کەوا سووداسی پێ دەرێن خولێکیان کردوتەوە لە ڕێگای مۆنەزەمەیەکەوە بە سەرپەرشتیوان ئێمەش تاکو ئێستاکە خۆمان ئازر کردووە دووسێ نادی لە سەختن بە واقعیەوە بچین یاریان بۆ بکەین لەوانەیە لە سبەینەوە ئینشاڵڵا شتەکانمان کۆتایی پێدێتون و احتیمالە ڕۆژی چوارشەمیان پێنجشەم سەفەر بکەین بۆ شاری بەغدا نەخێربن هەر بەخۆشم لە گەریانەکانی کوردستان یەک دویانی لە سەخت بووم بەڵام دیار بوو بەهۆی ئەوەی کەوە کێشەی داراییان هەیە نیان توانی ئەو یاریزانانە لە خۆ بگرن بەڵام یانەکانی بەغدا بەڕاستی زۆر بە پەرۆشەوە لە سەختن بە حکمی ئەوەی پارساڵیش ئەو یاریزانانیان بینیکەوە لە خۆلی عێراقاستێکی نمونەیە ئەم پیشاندا توانیان یەکەمیش بن ئەگەرچی چارەنووسی سەرجەم یاریەوەرشەکان لە کوردستان ناڕوونە بەڵام ئەم تیپە لە دوای هەڵگرتنی قەدەغەی هاتوچۆ و نەمانی کەرەنتینە لە مەشق و ڕاهێنانەکانیان بەردەوامبوونە و هەفتانە نزیکەی 6 یەکەی مەشقیان ئەنجام داوە شۆخان یەکێکە لە یاریزانە سەرچەکانی تیپەکە و دووەم گۆڵکاری وەرزی ڕابردووی خولی نابی فوتساڵی کچان یانەکانی کوردستانە شۆخان بۆ ئەم خولە گەشتبینە کە دەتوانن لەگەڵ یاریزانانی هاوڕێی ڕکابەری سەرجەم یانەکانی بەشداربووی خولەکە بکەن ئێمە وەک یانەیە کە بەشداری خولێکی عێراقی دەکەین کە ساحەی سووداسیە بە شێوەیەکی زۆر باش خۆمان ئامادە کردو بۆم خولە و ئیشەڵا نەتیجەیەکی بەرز دەگەڕێنەوە کوردستان ئێمە نەک لە کاتی بتوڵە دوای ئەگە بتوڵەش نەبێمە تەمرین و تیپەکەمان دایم کۆکراوەی بێکەوە یەک دەستیمەوەی کردووە کە دایم نەتیجەی بەرچاومانە بێ هەم لە کوردستانیش لە عێراق ئەم خولە بڕیار وایە 25 ئەم مانگە لە شاری بەغدا لەلایەن ڕێکخراوێکەوە بە هەمانجی لەگەڵ لێژنەی ئافرەتان لە یەکێتی ناوەندی تۆپێ عێراق بکرێتەوە خولەکەش وەکو وەفایەک دەبێت بۆ کۆچی دوایی ئەستێرەکانی تۆپێ عێراق کە لە ماوەکانی ڕابردوو بەهۆی پەتای ڤایرۆسی کۆڕۆناوە کۆچی دواییان کرد و چاوەڕوانیش دەکرێت هەژدیانە لە خولەکە بەشدار بن ئومێد ئیبراهیم گەلی کوردستان هەولێر